وەرگێڕان گرنگی و باەخی تایبەتی خۆی هەیە و ئەرکی وەرگێڕان بە تەنیا گواستنەوەی بیر و ڕاو بۆ چوونە جیاوازەکان نییە، بەڵکو دەشێت کارێکی وەرگێڕان ببێتە کارێکی داهێنرانش. ئەمڕۆ بابەتێکی تایبەتی لەسەر زمانی کوردی لە مەجموعی علمی عێراقی گفتوگۆی تایبەتی لەبارەوە کرا. قسە و باسی زیاتر دەربارەی ئەم بابەتاکەم لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ڕەئوف عوسمان مامۆستای زانکۆ و هەروەها بەڕێوەبەری ناوەندی ڕۆشنبیری دکتۆر عیزەدین مستەفا ڕەسوڵ. دکتۆر گیان بەخێربێی بەخێربێی سەرچاو. ئەو بابەتی کە ئەمڕۆ بەڕێستان پێشکەشتان کرد زیاتر با بڵین ناوەڕۆکەکەی چی لە خۆگرت بوو و تۆ هەوڵت دابوو فۆکسەکە یان تەرکیزەکە لەسەر چ لایەنێک بێت لە وەرگێڕاندا؟ بەڵێ سپاس. لە ڕاستیە مەجموعی علمی عێراقی من خۆم ئەندامم لەوێ لە ڕۆژی زمانی دایکە داوایان لێ کردم کە محازەرەیەک پێشکەشکەم لەسەر زمانی کوردی. دیارە بەندە پێم خۆش بوو چونکە هەر لەو کۆڕا باسی زمانی عەرەبی کرا، زمانی سریانی کرا، زمانی عیبری کرا، ئەبوایە زمانی کوردیشە بووە. من محازەرەیەکم ما لەسەر زمانی کوردی محازەرەکە بڵاو کرایەوە و ئەهەمیەتی زمانی کوردیم باس کرد و ئەو بوارانەی کە زمانی کوردی گەشەی تیا ئەکات بە تەفسیل باسی ئەوانەم کرد. مەسەلە بۆ نمونە لە بواری شیعرە لەکوێوە دەست پێکەین ئێمە لە بابەتایری هەمەدانیەوە کە لە ساڵی 1970 لەو دەوروبەرە لەو کاتەوە ئیتر زمانی کوردی گەشەی سندووە و وردە وردە بەرەو پێشکەوتن چووە و لە سەردەمی بابانەکانە نالی و کوردی و سالم و مەحوی و ئەحمەدی خانی و مەلای جزیری و عەلی حەریری ئەمانە لە قۆناغێکە ئەدەبی کلاسیکی چوونەتە ژێرباری دروستکردن و گەشە سەندن و بەرەپێدانی ئەدەبی کلاسیک بە زمانی کوردی. دیارە ئەوانە زمانی عەرەبیشان وردە وردە کەلیماتی عەرەبی و کەلیماتی فارسیشان بەکارهێناوە، بەڵام ئەساسەکەی زمانی کوردیە و هەندێ کێشی شیعری عەرەبیشان بەکارهێناوە، کێشی ڕەمەڵ و خەفیف و ئەوانە. دوای ئەوە بەتەنیشت ئەوەوە تەیارێکی تری شیعری کە بریتیە لە بە لەهجەی گۆرانی، مەولەوی، بێسارانی، خانای قوبادی، ئەمەش تەیارێکە. دوای ئەمانەشی تر تەیاری ئەدەبی، تەیاری شیعری بڵێن ڕۆمانتیکی و شیعری واقعی و گۆڕانکاری لە شیعرە لە سەردەسی گۆران و لە سەردەسی ئەوانە. بێگومان زمانی کوردی لە نێوان ئەم شاعرانەوە لە بەرهەمی ئەم شاعرانەوە زۆر گەشەی سندووە و زۆر ئیحتیمامی پێدراوە و زمانەکە بەرەو پێش چووە و ئەو شەڕە سەنە کوردیانە خۆیان ئەخنیوەتە ناو بواری شیعرەوە. وە مەقولەیەکی ژێ ئەڵێ کە ئەوەی کە زمان ئەتەقێنێتەوە بەرەو پێشی ئەبا و گەشە ئەسەرێ شعرە. لە بوارێکی ترە بواری ڕۆژنامەگەری کوردیە. لە بواری ڕۆژنامەگەری کوردیە یەکەمین ڕۆژنامەی کوردی کە کوردستانە لە ساڵی 1990 ئەم ڕۆژنامەیە هەر بە ڕاونان لەدایک بووە لە نێوان قاهیرە و لە نێوان عاسیمەکانی ئەوروپا. جەلادەت بەدرخان ئەمانەت ئەو ڕۆژنامەیان دەکرد. دوای ئەو ڕۆژنامەی تر پێشکەوتنە بانگی حەقە، ئومێدی ئیستیقلالە. ئەم ڕۆژنامانەش بەتایبەتی لە سەروبەندی حکوومەتەکەی شێخ مەحمووە جوڵانەوەی ڕۆژنامەگەری بەرەو پێش چوو. تەنانەت ڕۆژنامەی بانگی حەق لە ئەشکەوتی جاسەنە دەری کرد کە تایارەکانی بەریتانیا ئاهاتن قەسفی شێخ مەحموو و پێشمەرگەکانی و ڕۆژنامەکەی و ئەمانە ئەکرد، ناچار بردی بۆ ئەشکەوتی جاسەنە لەوێ دەری کرد. دیارە لە نێوان
ئەم ڕۆژنامانە زمانی کوردی گەشەی سند و کۆمەڵێ زاراوەی سیاسی، زاراوەی ئەدەبی، زاراوەی کۆمەڵایەتی ئەمانە هەموو خرانە ناو ڕۆژنامەکانەوە و ئیتر زمانی کوردی وردە وردە بەرەو پێشوو. بەڵێ ئەی بوارەکانی تر نە ڕۆمان ئەو بابەتانەی تر مەسەلە لە بواری قاموسە فەرهەنگە فەرهەنگ کۆڵەکەی زمانە و فەرهەنگ زمان ئەپارێزێ لە ناوچوون لە سەرەتا لەکوێ دەستی پێ کردووە بە شێعر دەستی پێ کردووە. شێخ مارفی نۆدێ بە ڕەحمەت بێ قاموسێکی داناوە بۆ حاجی کاکە ئەحمەدی شێخ کە کوڕی بووە هەر بە ناوی ئەحمەدیەوە بە ناوی ئەحمەد خۆیەوە. ئەم قاموسە شێعرە پێوترێ شێعری تەعلیمی. شێعری تەعلیمی ئەوەیە کە تۆ لە بیرت ناچێتەوە زووش بۆ لەبەرەکرێ. مەسە بۆ نمونەڵێ ڕەئس سەرە عین چاوە بەدەن قالب ئیسم ناوە ئەنف لوتە حاجب برۆ فەخیدڕانە ڕوکبە ئەژنۆ جەبین و جەبهەت تەوێڵە مەکر و کەید و حیلە فێڵە نەعەم بۆ چوار إلى آخرها من ئەوەندەی بیرم بێ لە شەشی ئیبتیداییە باوکم بە ڕەحمەت بێ پێی لەبەر کردوم هەمووی لەبەر بووە. تەمان ئەوسا کە لەبەرەکرا لەبەر دووە بوو یەک فێری عەرەبی بی دوو وەک بەرەکەتێک کەی شێخ مارفی نۆدێ و بۆ حاجی کاکە ئەحمەدی داناوە ئەمانە. جا حەزەکەم لێرە شتێک بڵێم کە لە کۆڕەکە باسم کرد. حاجی کاکە ئەحمەد بە ڕەحمەت بێ لەگەڵ شێخ حسێنی قازی کە خوشکەزای خۆی بۆ ئەوش عالمێکی گەورە بووە ڕۆشتون بۆ بەغا پێشوازی کراون کە پێشوازی کراون لەلایەن محەممەد فەیضی جەهاوی کە موفتی دیاری عێراق بووە کەسایەتی کوردی گەورە بووە لەگەڵ شاعری گەورەی ئەو کاتە عەبدولباقی العومەری. بەم شێعرە پێشوازیان لە حاجی کاکە ئەحمەد کردووە. سەیرکی ئەڵێ چی؟ ئەڵێ شەروفەت بەغداد و یعنی بەغداد شەرەفمەندە كما شرف العرش عرشی عێراق و بەغداش هەر پێشوازیتان لێگا شەرەفمەندە بەچی؟ بنەعلەی جەدیکە الئەعلا بە پێڵاوی باپیرە گەورەتەوە. طبعا باپیرە گەورەی سەر ئەهل بەیتی پێغەمبەر و بەرزنجەی و ئەمانە بەو شێوەیە ئیستیقبال کراوە کورد ئەو کاتانە کە ئەمە بەڕاستی جێگەی شانازیە بۆ کورد کە لە بەغا بەم شێوەیە کەسە دیارەکانی پێشوازی بکرێن. دیارەکە من ئەمانم خوێندەوە ئەوانەی کە لەوێ بوون هەمووی عولەمای گەورەی عێراق بوون هەمووی پرۆفیسۆر ئەوانە بوون زۆریان بەناوە عەجایب بوو و زۆریان پێخۆش بوو و سەرۆکی مەجمەعی علمی ئەوەی وتی زمانەکانی فارسی لەگەڵ زمانی تورکی لەگەڵ زمانی ئۆردی ئەم زمانانە لە سا پەنجایان عەرەبیە و وشەکانی عەرەبی و زمانی بێگانەی خۆیان نییە بەڵام ئەوەی کە زمانی کوردی خۆی پاراستووە و ماوەتەوە بەو پاچیە زمانی ئێوەیە و ئەمەش دیارە بەڵگەی تێکۆشانی میلەتەکەیە بەڵگەی ئازایەتی میلەتەکەیە. باسی ئەوەشم کرد کە زمانی کوردی بە 4 لەهجە لە عێراق و ئێران و تورکیا و سووریا قسەی پێکرێ و ئەمانە تا ئێستا زمانی ئەدەبی یەکگرتوو وەلەو دروست بووە بەڵام گەشەی نەسەندۆ بەو شێوەیە. خوا لێ خۆش بوو دکتۆر عیزەدین مستەفا ڕەسوول لەگەڵ جەمال نەباس کاتی خۆی دوو کتێبیان دەرکردووە بە تایبەتی ئەوی دکتۆر عیزەدین زۆر بە وردی باسی ئەو بابەتەی کردووە و چارەسەریشی بۆ داناوە و ئەشێ هەموو ئەوانەی کە بە زمانەوە مەشغوڵن ئەو کتێبەی دکتۆر عیزەدین ببینەوە چونکە زۆر بە جوانی باسی زمانی یەکگرتووی ئەدەبی کردووە. زۆر باشە مامۆستا ئەم شارەزاییە دکتۆر ببوورە ئەم شارەزایی تۆ لە با بڵێن شعری بە تایبەتی شاعیرانی گەورە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە تۆ قاڵ بوویت و شارەزا لە زمانی کوردی یان ئەمە هەر حەزێکی خۆتە بۆ ئەدەب وە بۆ شعر وە بۆ هەموو ئەو بەرهەمی شاعیرە گەورانەی کورد؟ ئەتوانم بڵێم هەردووکی بە شیری دایکمەوە خواردووە چونکە دایکم کوڕەزازای شاعری گەورەی کورد مەولەویە و بنەماڵەکەشمان بنەماڵێکی ڕۆشنبیری نیشتمان پەروەرە لەبەرەوە زیاتر ئیتر بە مناڵیەوە گەورە بووە لەگەڵما و هیوادارم
تا قبرەکەش لەگەڵ ما بێت کەمان درێژ بیت. زمانی کوردی ینی خۆشویستنی ڕاست. میلەتەکە و خۆشویستنی ئەدەبی میلەتەکە و خۆشویستنی بەرهەمی کەڵە پیاوەکانی میلەتەکەەوە. زۆر ڕاستە. دکتۆر کاریگەری زمانی بیانی بەسەر زمانی کوردیەوە هەیە و تا چەندێک لەم ساڵانەی ئەخیرا با بڵێن توانیمانە تەجاوزی ئەوە بکەین. لە ڕاستیە زمانی زیندوو ئەو زمانەیە کە باوەش دەکاتەوە بۆ زمانەکانی تر و سوودی لێ ئەبینێ، نەک ئەوەی کە زمانەکانی تر زمانەکەی ئەم تعبیە بکەن و بیخۆن، نا بە پێچوانەوە، ینی بۆ بەخێوکردنی ئەو وشانە. لەبەرەوە ئەمە یاسای زمانە، هەموو زمانێک پەیوەندی هەیە بە زمانەکانی ترەوە، بە تایبەتی میلەتی کورد لە ناوچەیەکە ژیاوە کە عەرەبی تێهاتووە لە دوای ئیسلامەوە، فتوحاتی ئیسلامیەوە، ئینجا فارسی تایە، ئینجا تورکی تایە. ئەمانە زمانی کوردی بە تەنیش ئەم زمانانەوە هاتووە، بەڵام ئەتوانم بڵێم لە هەمویان پاکترە. تەنانەت یەکێ لەوانەی کە ئەمان نوکتەیە، نوکتەی زمانە، یەکێ لەوانەی کە ئیشی کردووە لە قاموسی زمانی فارسیە و توتی هەر معنایەک کە وشەیەکمان دەست نەکەوێ بۆی بچن لە زمانی کوردی قەرزیکەن، پاش چەند ساڵێکە بێ بەهی خۆمان. یعنی ئەمە بەڵگەی دەوڵەمەنی زمانی کوردیە. طبعاً دەوڵەمەنەکە لە چیوە هاتووە؟ کورد نزیکەی بڵێن 40 ملیۆن بۆ دانەیە، بە کشت و کاڵ و بە ڕعی و حیوانداری و بە پیشەی ئیشی پیشەی دەست و بەمانە جگە لەوە تێکەڵاوی لەگەڵ نەتەوەکانی ترە. ئەمانە هەموو واکاکە تۆ زمانەکە دەوڵەمەند بێ و پەرە پسێدێ. جەمایەوە شتێکی تر کە لەوێ باسم کرد بەڕاستی لە بواری چیرۆکە، لە بواری ڕۆمانە زمانی کوردی زۆر پێشکەوتووە. باسی بەختیار عەلیم کرد کە یەکێکە لە ڕۆمان وسە گەورەکانی کورد و پاداشتی دەوڵەتی ئەڵمانی وەرگرتووە لە چیە لە ڕۆمانە و ئێستاش پاڵێوراوە بۆ ئەوەی پاداشتێکی وڵاتی ئەمریکا وەرگێ کە بێگومان ئەو لە خلالی زمانی کوردیەوە گەشتەوە بۆ ئاستا. معناوە دەوڵەمەنی زمانەکەیە کە ئەو لێ هەڵە گۆنزیە و ئەو داهێنانە گەورەی لێکا کە نەتەوەکانی تر سەرسام بن بە زمانەکەی و بە هونەرەکەی. زۆر باشە. هەر لە ناو پانێڵەکە باس لە گرفتەکانی وەرگێڕان کرا؟ گرفتەکانی وەرگێڕان کەمێک بن خۆم باسم نەکرد، بەڵام ئەوان باسییان کرد. خۆ دەزانی وەرگێر دائیمە ئەڵێن خیانەت لە هەردوو زمانەکەیەکە. من حەزەکەم نوکتەیەک بژێرمەوە لەسەر وەرگێڕان. کاتی خۆی من ئەندام پەرلەمانی عێراق بووم، داوامان کرد لە برادێک کە بە کوردی باسی کێشەیەک بکە، کێشەی زەوی و ئەوانە لە ناوچە جێناکۆکانە. برادەرەکە وتی من بە عەرەبی نازانم، وتم تۆ بە کوردی شتێک بنووسە من بۆت وەرەگێڕم، یعنی خیانەتەکە ئەەکەم، ئەوانەی کە وەرژێن خیانەت دەکەن. کە ئەو برادەرە بابەتەکەی ئەخوێنەوە، من تەرجمەمە کرد بە عەرەبی، ئەندامەکانی پەرلەمان سەیری دەمی ئەو ناکەن، سەیری دەمی منەکە چکە لە من تێگەن. ئاخر شت دکتۆر محموم الشداني كسرج برلمان بو وتيكاك بشرفك اللي هو يقول انت ترجمه له من عندك. يعني واي كم يعني بو بەڵێ دەستەکانت خۆش بێت بەخێر هاتی زۆر زۆر خۆشحاڵ بووم کەم ئێوارێ لە پرۆگرامەکەمان ئامادە بووی زۆر بەڕێز دکتۆر ڕەوف عوسمان مامۆستای زانکۆ بەڕێوەبەری ناوەندی ڕۆشنبیری دکتۆر عیزەدین مستەفا ڕەسوڵ دووبارە بەخێراتی گەورەت کردین.